کەمێک پێش ئێستا لە کەرکووک لە ئاسمانی شاری کەرکووکەوە تەنێکی نامۆ بە تۆپڵێک ئاگرەوە بە دووکەڵێکی زۆرەوە بەرەو زەوی داهات. زۆری پێ نەچوو ئەم تەنە نامۆیە لە کۆڵانێکدا بەرزەوی کەوت بەس باش بوو کەس پێوە نەبووە، نە خەڵک نە ئۆتۆمبیل لە بەرامبەری ئەو ماڵشەوە کە ئەو تەنە نامۆیە بەو ئاگرە زۆرەوە بەرعەرز کەوتووە. کۆمەڵە کرێکار کاریان کردووە. هەر زوو هێزە ئەمنیەکانی شاری کەرکووک چوونە شوێنی ڕووداوەکە و خەڵکێکی زۆریشی لێ کۆبوویەوە. تاوەکو ئێستا ئەوەی کە قسەیە و دەنگۆیە و هێزە ئەمنیەکان لە شوێنی ڕووداوەکەەوە بە ڕۆژنامەنووسانیان ڕاگەیاندووە ئەمە درۆنێک بووە، بەڵام هەندێکیان دەڵێن درۆنەکە تورکیەوە، هەندێکیان دەڵێن ئەو درۆنەی کەوتۆتە خوارەوە یا خراوەتە خوارەوە ئێرانی بووە. ئەمیدێکی هێزە ئەمنیەکان کە فەرماندەیەک بووە لە شوێنی ڕووداوەکەەوە بە ڕۆژنامەنووسانی وت ئەم درۆنە تورکی بووە لەلایەن هێزە عێراقیەکانەوە پێش ئەوەی ئامانجەکەی پێکێ خراوەتە خوارەوە. لە ئێستادا هێزە ئەمنیەکان لە شوێنی ڕووداوەکەن و لێکۆڵینەوەکانیان دەست پێ کردووە، بەڵام تاوەکو ئێستا هیچ سەرچاوەیەک یا هیچ هێزێکی فەرمی کەرکووک ڕاگەیەنراوی فەرمی بەرامبەر بەو ڕووداوەن بڵاو نەکردوێتەوە. ئەوەی کە هەیە تاوەکو ئێستا دەنگۆیە و تاوەکو ئێستاش نازانرێت ئایا درۆنە فڕۆکەی بێفڕۆکەوانە یاخود جۆرێکی دیکەی فڕۆکەیە لە کەرکووک خراوەتە خوارەوە. ئەوەی کە لەم ڕووداوە جێگەی سەرنجام، یعنی ئەگەر درۆن بێت لە ناو کۆڵانێکی کەرکووکا کەوتۆتە خوارەوە، پێشتر درۆنەکان کە خرابێت نەخوارەویشتەوە لە دەرەوەی شار بۆ یاخود شوێنی چۆڵەوانی بۆ چاوتان لەسەر 964 بێت پیجەکەی چی ماڵپەڕەکەی سات بە سات زانیاریەکان لەسەر ئەو ڕووداوی کەرکووک دەخینەڕ.